ئەم هەڵۆی کە بینن لەلایەن دۆستێکی ژینگە دۆستەوە لە ناوچەی هەنگەژاڵ دایان بە ئێمە ماوەی دوو مانگێکە ئێمە نیگاداریمان کردو چاودێری پزیشکیشمان بۆ کردووە بە خۆشحاڵیەوە ئێستاکە هێناوانە ئازادیەکەی هیوادارم خەڵقانی ژینگە دۆست ئەگەر شتێکی ئەوەندی ئەگەر توانیان بۆ خۆیان کارێکی ئاوا بکەن ئەگەر نا ئەنجومەنی پاژین شوێنێکە کاتوانێت ئەم کاران لە خۆ بگرێت.